الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إمان داران خواناساني زور بريس لشان مديني پیغمبری خوادا صلى الله عليه وسلم لسردمي بختوريدا باسی ئەوەمان کرد لە وتاری ڕابردوودا لەگەڵ جەنابتاندا ئێوەی ئازیز و ئیماندار و خواناس و بینەرانی زۆر بەڕێز و خۆشەویست کە سێ گەنج تازە مسڵمان، سێ گەنجی شەیدای گەیشتن بە ڕەزامەندی ئەڵڵا سوبحانەه وتەعالا، سێ گەنج دڵیان پڕە لە تامەزرۆیی بەهەشت. ئەم سێ گەنجە، ئەم سێ خواپەرستە بە دڵی خۆیان بەبێ گەڕانەوە بۆ قورئان و ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم بڕیاریاندا کە هەر کەسەیان ڕێگایەک بۆ خۆیان هەڵبژێرن بە گرتنەبەری ئەو ڕێگایە خواپەرستی بکەن و بگەن بە ڕەزامەندی ئەڵڵا و بەهەشتی نەبراوە سوبحانەه وتەعالا. ئالەو کاتەدا بەڕێزان، یەکەمیان خۆی بڕیاریدا وتی ئەما ئەنا فەئوسەلی اللەیلە ئەبەدا، من بڕیار بێ و بەڵێم بێ هەمیشە بەردەوام هەتا مردن لە ئێوارە هەتا بەیانی ساڵ 12 مانگ بەس شەو نوێش بکەم. خۆ شەو نوێش ئەو پەڕی عیبادەتێکی گەورەیە، کاری مەردان و پاڵەوانان و جوامێرانە، بەڵام بەچی تێکیدا؟ ئەبەدا، وتی بەڵێم بێ بەردەوام ئەم کارە بکەم بەوە تێکیدا، چونکە ئینسان ئەگە شەو تا بەیانی بەردەوام ساڵ 12 مانگ ئاوا بەخەبەر بێ، بە دڵنیاییەوە خۆ ڕۆبۆت نییە، خۆ ئامێر و ئاسن نییە، پێویستی بە پشودانە، کەواتە ئەبێ یەکەم لە ڕۆژا بەس خەوت بێ، دووەم تەرکی کار و کەسابەت بکە و هیچی پێ نەکرێ و چاوەڕێی خواردنێک بێ لە ماڵانەوە پێشکەشی بکرێ و هاوکاری بکرێ، ئەبێتە بار لەسەر کۆمەڵگا. سێمیان مەحروم دەبێت لە هاوسەر، لە بوونە باوەک، لە منداڵ، لە ئاوەدانکردنەوەی کۆمەڵگادا. ئەم گەنجە هەڵەی کرد چونکە نەگەڕایەوە خزمەت قورئانی پڕبەرەکەت و بەخشش. لە قورئانی پڕبەرەکەت و بەخششە لە سوورەتی ئەلفورقان ئایەتی 63 بۆ 76 کە باسی صفاتی عیباد الرحمان دەکا کە دەفەرمێ ئولائیکە یوجزەون الغرفەة بما صبروا ويلقون فيها تحية وسلاما. هەر کەسێ ئەو 15 خەسڵەتەی تێدا بێ کە لە سوورەتی ئەلفورقاندا هاتووە لە باسی عیباد الرحمانە، پاداشتەکەی لە کۆتاییدا لە بەهەشتا چییە؟ یوجزەون الغرفەة، کۆشکە بەرز و بڵندەکانی بەهەشتی خوای پەروەردگار پاداشتێتی. ويلقون فيها تحية وسلاما، لەلایەن خوا و لەلایەن فریشتەکانەوە بەردەوام پێیان دەوترێ ئێوە هەمیشە ژیاون لێرە، ئێوە هەرگیز مردنتان بەسەرا نایە، هەروەها وەسەلامە ساغ و سەلامەتن، هەمیشە دڵخۆشن، هەمیشە تەندروست باشن، قەت غەمباری و نەخۆشیتان بەسەرا نایە. ئەوانە چەند صفاتیان هەن، یەکێک لەوانە شەو نوێژە، والذین یەبیتون لربهم سجدا وقیاما، کەسانێکن شەوگار دەکەنەوە بە وەستان و سوزدەبردن لربهم، بەڵام تەنها لە پێناوی خوادا. زۆر گرنگە سەیری وردی قورئان کەن بەڕێزان، لربهم تەنها لەبەر خاتری خوا. بەخوا زۆر کەسەیە شەو نوێژ دەکا بەداخەوە هەمووی دائانێتەوە، ئەوەنەی پێخۆشە خەڵک بزانێت کە شەو نوێژی کردووە، ئەوەندەی باز دەکا بۆ ئەموو ئەو بەشەکەی خوای لێلا دەدا و کاڵی دەکاتەوە و کەمی دەکاتەوە. نەخێر ئەو کەسانەی کەوا جێگان ئەو بەهەشتەیە لربهم تەنها و تەنها لە پێناوی ڕەزامەندی ئەڵڵادا سوبحانەه وتەعالا شەو لەسەر بەرماڵن بە عیبادەت و ڕکوع و سوجود و قیامەوە بەسەر دەبن. بەڵام ئایا تەنها شەو نوێژ؟ نەخێر، پەروەردگار لە پێش شەو نوێژەوە لە صفاتی عیباد الرحمانە فەرمووی الذين يمشون على الأرض هونا، ئەو کەسانەی کە بەردەوام بە ڕێگادا دەڕۆن لە ڕۆژدا
يمشون دەڕۆن بەڵام هەونە بە سالاری بە سەنگینی بە سەلامەتی وإذا خاطبهم الجاهلون قالوا سلاما ئەو کەسانە کاتێک کەوا کەسانی کاڵفام و نەفام و قسەڕق و زمان زبر قسەیان لەگەڵا دەکەن ئەمان شلوێ نابن ئەمان تووڕە نابن ئەمان خۆیان ناهێننا ئاستی کەسانی نزم و زمان زبر و زمان پیسەوە ئەڵەن سەلامە ئێمە هاوشانی تۆنین لەلایەن ئێمەوە وەکو تۆ قسە ناکرێ زمانی ئێمەی پەروەردەی قورئان جیاوازە لە زمانی تۆی بازاڕی زۆرمان فەرقە ناچینە تای تەرازووی تۆوە جا تەماشاکەن بەڕێزان لەگەڵ شەو نوێژدا خوای پەروەردگار باسی ئەوەی کرد ئەمانە دەچنە ناو خەڵک بە ڕێگادا دەڕۆن ئینسانی بەتەحەمولن ئینسانی زمان شیرینن هەروەها لەگەڵ شەو نوێژە باسی ئەوەمان بۆ دەکا کە کەسانێکن بە ڕۆژ کاسبی دەکەن تەماحیان نییە تموحیان هەیە نەک هەر تەنها بەشی خۆیان کاسبی دەکەن ئەوەندەش کاسبی دەکەن کە زەکات بدەن ئەوەندەش کاسبی دەکەن لە خۆیان زیاد بێ و بشبەخشن چونکە ئاەتەکە دەفەرمێ والذين إذا أنفقوا أهل الشونويش عباد الرحمن يشل صفاتيان أويا زور كاسب كارن زور هولو تيكوشانيان هيا وكو عرزم كردن نكتنها بشي خويان بس خوان بجيمو بشي أمرهم هبي خميس بينيا منيا أما منهجي قرآن نيا أو اندكاسبي دكن زور لخويان زياد أو اندكاسبي دكن باشا كوتيان هبي وصالانة باريدان دراويان هبي وزكاتي ليبكويا ئەوەندە کاسبی دەکەن نەک خۆیان خۆش بژین ژیانی خەڵکانی تریش خۆش دەکەن دەرگا لەسەر خۆیان بە کەسابەتی حەڵاڵ دەکەنەوە دەرگا لەسەر بێئەنوایان و هەژاران و نەخۆشان و نەدارانیش دەکەنەوە لەگەڵ شەو نوێژدا منداڵیان هەیە ئەم گەنجە کە یەکەم جار بڕیاریدا لەم ڕێگایەوە لە خوای پەروەردگار نزیک بێتەوە ڕەزامەندی خۆ بە هەژ بەدەست بێنێ وتی ئەبەدا شەو تا بەیانی ساڵ 12 مانگ ناخەوم کەواتە خێزانم ناوێ کەواتە منداڵم ناوێ بەڵام صفاتی عباد الرحمن لەگەڵ شەو نوێژە فەرمووی والذين يقولون ربنا هب لنا من أزواجنا وذرياتنا قرة أعين أهل عباد الرحمن أهل الشونويش بردوام دعاء دەکەن ربنا يا الله پەروەردگار مان تۆ پێمان ببەخشی خێزان و منداڵێک کەوا چاومان پێیگەشت بێ و سۆمای چاوانمان بێ کەواتە گەنجی دینداری دڵسۆزی ژیر و عاقڵ ئەم گەنجە مسڵمانە دڵسۆزە زیرەکە چونکە نەگەڕایەوە بۆ خزمەت قورئان بە هەڵەدا چوو گەنجی دووەمیان وتی من وأنا أصوم الدهر أبدا ولا أفطر والله من بڕیار دەدەم ساڵ 12 مانگ بەردەوام بە ڕۆژوو بم و هەرگیز ڕۆژوو نەشکێنم ئەمیش بڕیاری عیبادەتێکی زۆر جوانیدا بەخوا ڕۆژوونی شانەی ئەوەیە تۆ پڕ بەدڵ پەروەردگارت خۆش دەوێ ڕۆژوو چونکە هیچ کەس ئاگای لە تۆ نییە بخۆیتەوە بەس ئەڵڵا چاوی لێتە بەس ئەڵڵا دەدبینێ بەس ئەڵڵا پێداگادارە نیشانەی ئیمانی ڕاست و دروستی مرۆڤە ڕۆژوو پاڵەوانی دەوێت لە چلێ هاوینا لەم گەرمادا بتوانی بە ڕۆژوو بی بەڵام بەچی تێکیدا وتی ئەبەدەن وەلا ئەفتڕۆ دەبێت ساڵ 12 مانگ هەموو ڕۆژە بە ڕۆژوو بم و یەک ڕۆژ نەبێ جێژنەکانی لێ دەرچێ نابێ من بێ ڕۆژوو بمێنمەوە دەی ئەمە نەگەڕایەوە بۆ خزمەت قورئان ئەگە بگەڕایەوە بۆ خزمەت قورئان ئەم هەڵەیە نەدەکرد چونکە قورئان دەفەرمێ فەمەن شەهیدە مینکم الشەهرە فەلیەصوم ئێوە ڕۆژووی تەنها یەک مانگتان لەسەر فەرزە کە گەیشتنە بە مانگی پڕ بەرەکەتی ڕەمەزان ئەویش بۆ مەرجەی نەخۆش نەبی سەفەری نەبی پیر نەبی ئەمە بۆ ژن و بۆ پیاو بۆ ئافرەتانیش بەتایبەت حامیلە و دووجان نەبێ هەروەها شیردەر نەبێ و کاریگەری لەسەر شیری منداڵەکەی نەبێ ئەمە بێ ئاگا لەوەی کە ڕۆژووی ساڵ 12 مانگ بە بەردەوامی خۆفەوتاندنە چونکە یەک جەستە بەرگە ناگرێ دوو لە کار و کاسبی دەبی و دەبی بەبار بەسەر خەڵکەوە ئیسلامیش دەڵێ عیباد الرحمن ئەنفەقوا ئەوەندە کاسبی دەکەن یارمەتی خەڵک دەدەن نەک خەڵک خێریان پێ بکا و بار بن بەسەر کۆمەڵگاوە
بێئاگا بوو لەوەی کە خوای پەروەردگار لە باسی ڕۆژوودا لە قورئاندا لە ڕۆژووی فەرزا دەفەرمێ يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر سورة البقرة آية 185 چاولیە بڕیاری دا عیبادەتێک بکا کە ڕۆژوو گرتنە بەڵام چونکە بێئاگایە لە قورئان و نەگەڕایەوە خزمەت قورئان هەڵەی کرد عیبادەتێکی پڕ لە هەڵەکە قبول کراو نییە لای خوا يريد الله بكم اليسر بردوام الله سبحانه وتعالى بو خوي الله بو خوي چی دەوێ بۆ ئێوە بكم بأيوي مسلمان أمتي محمد صلى الله عليه وسلم اليسر خلقنا خوا آسان كاري بو إيوه دبي خو أمان دبس بو كخوا آسان كاري بو إيما دبي يعني قرساي بو إيما ناوي بلان بو التأكيد كرنا ودوباري كردوا ولا يريد بكم العسرة دل نيابا بهمي شيء پروردگار هيچ كاد بو إيوه مسلماني أمتي محمد صلى الله عليه وسلم قرسايت ناخات سرشانتان كتحمل نكريه كإنسان لجيريا درنباو بيكاتبار بسر كوملغاوة دستي ورقري هبه ودستي خير كرنين هبه كواتا گنجي دل صوزو زيركو بتواناو شيداي رزامندي الله سبحانه وتعالى وبهشتي برين امشان هلاي كرت چونك نقرأي وخزنة قرآنك گنجي سيم سريهات وتي وأنا أعتزل النساء فلا أتزوج أبدا وتي بلين ددم كمن گەنجێکم ساغم سەلامەتم لە ڕووی جەستەییە و هیچ عیبێکم نییە ئارەزوو لە ناخما پەنگی خواردوێتەوە بەڵام لەبەر خاتری ئەوەی بگەم بە ڕەزامەندی خوا بۆ ئەوەی بەهەش بەدەست بێنم خوایە هەموو نەفسی خۆم دەکوژم خوایە بەڵێم بێ حەتا مردن هاوسەرگیری نەکەم و نزیکی هیچ ئافرەتێک نەکەمەوە بەشێک لە بڕیارەکەی زۆر دروست بوو ئەعتەزیل النیسا شتێکی چاکە خۆت بپارێزە خۆت بخۆوە دوور بە لە ئافرەتی حرام بەڵام لە شوێتێکیدا فەلا ئەتەزەوەج ئەبەدا قەت هاوسەرگیری حەڵاڵیش نەکەم خوا فەرمووی ئەمەیان خراپە ئەمە خراپە خۆ بپارێزە لە تەواوی ئافرەتان کە نامەحرەمن بە تۆ بەڵام خۆ مەپارێزە لە دەرگا حەڵاڵەکە کە خوا هاوسەرگیری حەڵاڵی بۆ داناوی ئەم بڕیاری سێیەم گەنجیشیان 100% هەڵە بوو چونکە نەگەڕایەوە خزمەت قورئان ئەگە بگەڕایەوە خزمەت قورئان لە سوورەتی الرعد ئاەتی 38 دەیخوێندەوە کە خوا دەفەرمێ ولقد أرسلنا رسلا من قبلك وجعلنا لهم أزواجا وذرية لپێش تۆدا ئەی محەممەد صلی الله عليه وسلم چەندەها پێغەمبەرمان ناردووە هەمووشیان کردومانن بە خاوەنی هاوسەر و منداڵ باشە چێ هەیە ئەم گەنجە دەگاتە پلەی پێغەمبەرانیان کە سێ بگاتە ئەو پێغەمبەرانە لە دووشتا لە خوا نزیکی لە خواپەرستیدا بە دڵنیاییەوە نەخێر نە ئەو گەنجە وەنە هیچ کەسێکی تر ناگاتە پلەی پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ نە لە خوا نزیکی نە لە دڵسۆزی بۆ خوا و تامەزرۆیی بەهەشت و خواپەرستیدا کەواتە نەگەڕایەوە بۆ خزمەت قورئانەکە ئەم ئاەتی بخوێندایەوە لە سوورەتی الرعد ئاەتی 38 تێدەگەی پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ تەرکی هاوسەرگیری و بوونە باوک و منداڵیان نەکردووە بۆیە گەنجی سێمیش 100% بڕیارەکەی هەڵە بوو کەواتە سێ گەنجی دڵسۆز تامەزرۆی ڕەزامەندی خوا و بەهەشت زیرەک لە وتاری ڕابردوودا بە درێژی بۆم باسکردن بەڵام چونکە نەگەڕانەوە بۆ خزمەت قورئان بڕیاریان بەدەست خۆیان بوو بۆ ئارەزوەکانی خۆیان بوو دیندارێکی کوردبین بوون دینداریان کورد کردەوە لە یەک بەشە بە جوانی لە بەرزیەوە سەیری هەمویان نەکرد و گشتگیر وەریان نەگرت بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەم هەواڵەی پێدەگاتەوە دەستخۆشیان لێ ناکا بفەرمێ لە خوا بەزیاد بێ سێ گەنج لەم تەمەنەدا کە حەز و خولیای بەدەستهێنانی پارەیە بەدەستهێنانی سەروەت و سامانە بەدەستهێنانی ناو و ناوبانگە بەدەستهێنانی جوانترین کچ و هاوسەرە ئەم سیانە خۆیان یەکلایی کردوێتەوە بۆ خوا ئای جێگەی دەستخۆشیە نەخێر بەڵام پێغەمبەری ڕەحمەت صلی الله عليه وسلم هەڵوێستی بەرامبەریان چۆن بوو بەڕێزان دوو هەڵوێستی بەرامبەر گرتن هەموو جار پێتان دەڵێم تکایە فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ژێرنووسی کوردی مەکەن ورد بنەوە لێیان لەسەریان بوەستن خاڵی یەکەم پێغەمبەری ڕەحمەت صلی الله عليه وسلم کە ئەم هەواڵەی پێگەیشت لەبارەی ئەم سێ گەنجە و بڕیارەکەیانەوە
فجاء رسول الله صلى الله عليه وسلم إليهم يقصد في غنبري خواه صلى الله عليه وسلم خوي كوكر دوا تشريفي مباركي روجد بولايان ها حديثك الله مزور بوردي لسري بوستن يعني الريزي دلسوزيكي قرتن بخوا أمانة زور دلسوزن بخوا ناخيان برا لخوشويستي خواه و پیغمبر و بهاشت رێزی دڵسۆزیەکەی گرتن بۆیە نەینار لە دویان سەحابەیەکی نەنار ئادەی بانگیان کەند ئادەی ئەو لا ڕێبوانە بانکەن نەخێر تەشریفی مبارەکی ئەو زاتە گەورە ئەو خاتەمی ئەنبیا و مرسەلینە خۆی تەشریفی چوو بۆ لایەن بۆ شوێنی حەوانەوە ماڵەکانیان ئیلەیهم سوسەردانی کردن نەیفەرموو بانگیان کەن خۆی چوو بۆ لایەن ئەمجا لێیان تووڕە نەبوو نەیفەرموو هەی موبتەدیعینە هەی موبتەدیع هەی گومڕای سەر لێ شێواو خەڵکینە سەلامیان لێ مەکەن واقعاً ئەوانە مبتەدیع بوون شتێکیان داهێنا کە پێچەوانەی قورئانە و قورئان پێی رازی نییە بەڵام پێغەمبەری ڕەحمە صلی الله عليه وسلم وەکو ئەم وشکە موسڵمانانەی ئەم سەردەمە نەبوو بە ناوی ئەهلی سوننەتەوە بفەرمێت تەرکی سەلامی لێ بکەن سەلامی لێ نەکەن ئەوە بیدعی داهێناوە ئەوە شتێکی لە دینە زیاد کردەوە کە خوا و پێغەمبەر صلی الله عليه وسلم قورئان قبوڵی نییە نەخێر ڕێزی دڵسۆزیەکەی گرتن چوو بۆ لایەن بە زمانی شیرین قسەی لەگەڵا کردن هەڵوێستی دووەم بۆی ڕاستکردنەوە مەهێڵە لەسەرەوە هەڵەیە بەردەوام بێ بڕۆ سەردانی بکە دەستخۆشی دڵسۆزیەکەی لێ بکە دوعای خێری بۆ بکە بەڵام ڕێگە ڕاستەکەی نیشاندا پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆی ڕاستکردنەوە فەرمووی أما والله إني لأخشاكم لله وأتقاكم له لكني أصوم وأفطر وأصلي وأرقد وأتزوج النساء فمن رغب عن سنتي فليس مني فموي أما والله بزان سيغن زخوش بيستكم والله سندي بو خواردن يعني بوي دليان أو بخواتوا والله من له إيوا زۆر لە خواترسترم و زۆر خۆ پارێزترم لە سنوورەکانی خوای پەروەردگار کە بیان بشکێنم تەقوام زیاترە لە ئێوە چونکە پێغەمبەری خوام باری ئەم ئومەتەم لەسەر شانە بەڵام دڵنیابن من بە ڕۆژوش دەبم ڕۆژوش دەشکێنم و هەموو ڕۆژە بە ڕۆژوو نابم جگە لە فەرزەکان ڕۆژانێکی دیاریکراویش ڕۆژی سونەت دەگرم بەڵام ئەوە ڕێبازی من نییە هەموو ڕۆژێ وەکو گەنجی یەکەم بڕیار بدەم ساڵ 12 مانگ بە ڕۆژوو بم وەڵڵاهی من شەو نوێژ دەکەم من شەوان شەو نوێژ دەکەم بەڵام پشوش دەدەم ئەچمە لای خێزانیشم ئیسراحەتی ژوەر دەگرم جەستەشم ئیسراحەت پێ دەکەم شەو نوێژیش لە بەشێکی شەوا دەکەم خەوەکەشم دەکەم و ئیسراحەتی خۆشم وەردەگرم هەروەها فەرمووی من تەرکی خێزانم نەکردووە هاوسەرگیریشم کردووە و چەند هاوسەرم هەیە و باوکی منداڵم فمن رغب عن سنتي هەر کەسێک پشت لە ڕێبازی من بکە ئەمە ڕێبازی من یعنی قورئان عەرزم کردن ئەم سێ گەنجە هەڵەکەیان لەوەدا بوو نەگەڕانەوە خزمەت قورئان فەرمووی هەر کەسێک پشت لە ڕێبازی من بکە فەلەیسە منی ئەوە پەیوەندی بە منەوە نییە ئەوە خۆی ڕێبازێکی هەڵبژاردەوە و لەسەر منی حیساب مەکەن و خۆی بە ئومەتی من نەزانێت هەڵەکەی بۆ ڕاستکردنەوە ئاگاداریکردنەوە ڕێگا ڕاستەکەی نیشاندان بەڵێ زۆر دیندار هەیە لەسەر پێغەمبەر حیساب نین بەداخەوە زۆر کەس هەیە دینداری دەکات چونکە ناگەڕێتەوە خزمەت قورئان بەداخەوە لەسەر پێغەمبەر و لەسەر ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم توخوا حیسابیان مەکەن جا با خۆی ناو بنێ هەر چیەک و هەر ناو نیشانێک بە خۆی دانێ بەداخەوە توندڕەوەکان تەنها یەک بواری ئیسلام دەگرن تەنها یەک بوار دەبینن و ڕەخنەش دەگرن لە کەسێک وەک من وتار نەدەی وەک من بیر نەکەیتەوە وەک من نەنووسی وەک من نەخوێنیتەوە ئەبێت لەو قاڵبەدابی کە من بیرم لێ کردێتەوە ئەو توندڕەوی ئیسلامی ئەوەیە ئەوە ئەو شتەیەکە ئیسلام ڕەتی کردوێتەوە ئیسلامێکی گشتگیر کورد مەکەوە لە بوارێکە بگەڕێەوە خزمەت قورئان چاو لێ سوڕەتی ئەلفورقان پێیوتین لەگەڵ شەو نوێژە ڕۆیشتن بەناو خەڵکە بۆ کاری پێویست هێمنی و لەسەرخۆیی زمان شیرینی نەک لەگەڵ ئەهلی مزگەوت و عیبادەت و خواناسی و هاوپیشەکانی خۆتدا مامۆستا لەگەڵ کەسانی خراپ و جاهیل و زمان زبر و قسە تاڵیشدا دەبێت سەلامەن
سەلام و ڕێز و حرمەتت هەبێ، ئاشتیت پێبێ، تەباییت پێبێ، تێک نەدانی کۆمەڵگات پێبێ. لەگەڵ ئەوەدا کەسابەتی حەڵاڵ بکەی، زیاد لە خۆت پارەی دانراوت هەبێ زەکات بدەی، زیاد لە خۆت ماڵت هەبێ و کەلێنەکانی کۆمەڵگا و هەژاران و نەداران و نەخۆشانی پێپڕکەیتەوە. بەڵام بەداخەوە ئێستاش لە کوردستانی ئێمەدا و لە جیهانی ئیسلامیشدا یەکێ لەو شتانەی کە ئێمە گرفتارین بەدەستیەوە ئەوەیە کوردبینانە دینداری بکەیت. تەنها ئەو گۆشەی خۆت هەڵت بژاردووە وا بزانی بەس ئەوە ڕاستە. ئێمە لە کوردستاندا زانایەکی پایەبەرزمان هەبووە کە لە ساڵی هەشتاکاندا وەفاتی کردووە. ئەو زانە پایەبەرزە مامۆستا محەممەد مەلا ساڵحی شارە سووریە، هەزار ڕەحمەتی خوای لێ بێ و جێگەی بەهەشت بێ. مامۆستا محەممەدی مەلا ساڵحی شارە زووری لە هەشتاکاندا کۆمەڵێک کتێبی لە ژێر ناونیشانی لە تەرازووی ژیری دانووسی، وەکو فرۆید لە تەرازووی ژیریدا، داروین لە تەرازووی ژیریدا، مارکس لە تەرازووی ژیریدا، دوا کتێبیان کە ڕێکەوت لە تەرازووی ژیریدا بوو. مامۆستا لە لاپەڕەکانی کۆتاییدا لە بەرگەکەیدا دەفەرمێ، مامۆستا محەممەدی مەلا ساڵحی شارە زووری دەفەرمێ خەڵکانێکی زۆر لە مامۆستایانی ئاینی، لە دینداران، لە بە حساب ئەو کەسانی خۆیان بە دڵسۆزی ئیسلام دەزانن ڕەخنەیان لێگرتم. ئەمە چییە مەلا محەممەد دەینووسێ؟ باشە بۆ باسی ئیمان ناکەی، بۆ باسی عەقیدە ناکەی، بۆ باسی قەبر و قیامەت ناکەی، بۆ باسی بەهەشت و دۆزەخمان بۆ ناکەی. زۆرجار خەڵکیش بە ئێمە دەڵێ مامۆستا بۆ باسی عەقیدە ناکەی، کاکە باسمان کردووە، بەڵام دەبێت گۆشەکانی تریش باسکەی. جا مامۆستا لەوێدا بە دڵێکی پڕ لە خەمەوە نەزیلەیەک دەژێڕێتەوە بۆ ئەوەی وەڵامی ئەو کەسانەی پێ بداتەوە و دەرسێکیش بدا بە ئێمە کە بەڵێ ئیسلام لە شوێنێکەوە گرفتارە، بەڵام تۆ خەمی شوێنێکی ترتە. ئەفەرمێ ئەو کاتێک کە تازە پێدەگەیشتم و لە مێر منداڵی خەریب و دەرەچووم ساڵی 1959 لە حاصڵەوە بەرەو سەی سادق دەگەڕامەوە. لەگەڵ هاوڕێیەکمدا تووشی کۆمەڵە سەگێکی زۆر دڕ بووین. سەگەکان لە نزیک سەی سادقان نزیک ماڵەکان هەراسانیان پێ هەڵگرتین، هەر ئەوە تابوون پەلاماری دەم و چاویان نەدەداین. من و هاوڕێکەم بەدارێک کە بەدەستمانەوە بوو بە هەموو شێوەیەک دەمانی سەگەکان لە خۆمان دوورخەینەوە، هەر نەمان خنکێن و نەمان خۆن. ئەڵێ لەو کاتەدا ئەوەی دەبیرم ناچێتەوە، ئەوەی سەرنجی ڕاکێشام حاجی فەقێ ئەحمەد ناوێک بوو کە خزم و کەسی خۆمان بوو. حاجی فەقێ ئەحمەد لە سەربانی ماڵەکەی خۆیانەوە هاواری دەکرد، کورە محەممەد وریا بن سەگەکان گڵاوتان نەکەن. وتم ئای مام حاجی، ئێمە لە چ بارودۆخێکین و تۆ لە چ بارودۆخێکای؟ ئێمە خەریکن ئەمان خۆن، خەریکن ئەمان خنکێنن، بە هەر حاڵێک بەدەمانەوێت تۆزێت لە خۆمانیان دوورخێنەوە ئەو هەموو سەگەی دەوریان گرتوین. تۆ بەس خەمی ئەوەتە جلەکانمان لە نوێژ نەچن و گڵاومان نەکەن. ئەڵێ ئەو زەمەنەی کە من تەرازووی ژیری تێدا دەنووسم، خەڵکانێکیش لەو لاوە ڕەخنە لە من دەگرن بۆ بابەتە ئیمانیەکان نانووسی، بۆ بابەتە عەقیدەیەکان نانووسی. تۆ تەنها وەکو حاجی فەقێ ئەحمەد لێ حاڵی بووی وریا بە گڵاو نەبی، بەڵام من لە بوارێکی ترا خەریکە گەنجەکانم دەخورێن. بۆیە بەڕێزان، دینداری کوردبین خەتەرە. هەمومان گرفتاری ئەوەین کە ناگەڕێنەوە خزمەت قورئان، باز زیاتر باوەش بە قورئانی پیرۆز و پەڕبەرەکەت و بەخشش داکەین. وەڵڵی هەر کەسێ بگەڕێتەوە خزمەت قورئان، مامۆستای ئاینی بێ، مامۆستای بنەڕەتی تا زانکۆ بێ، کاسبکاری بازار بێ، ئەهلی شەونوێژ و عیبادەت و زیکر و تەزبیحات و پاکردنەوەی دڵ و دەروون بێ، ئەهلی سەلەفی ساڵح و شوێنکەوتووی سەلەف و ڕێبازی پێغەمبەر بێ صلی الله علیه وسلم، ئەهلی سیاسەت و بەڕێوەبردن و حکومڕانی وڵات بێ، بە مەرجێک جوان لە قورئان حاڵی بێ، هەرگیز سەر لە شێوا و گومڕا نابێ. و هەموو بڕیارێک و هەموو ڕێبازێک بۆ گەیشتن بە ڕەزامەندی خوا، بۆ گەیشتن و تامەزرۆبوون و بەدەستهێنانی بەهەشت، بە مەرجێک نەگەڕێیتەوە خزمەت قورئان، وەڵڵاهی وەکو ئەو سێ گەنجە بڕیاری خودپەسندیە. و ئەگەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە قیامەتە ببینێتەوە دەفەرمێ فەمەن ڕەغیب عن سنەتی فەلەیسە منی، ئەوەی تۆ کردت من لەو ڕێبازە بێبەریم، تۆ لەسەر ڕێبازی من نەبووی. بۆیە بە هەمیشە لە خزمەت قورئان دابین، هەموو عیبادەت و خواپەرستیمان، هەموو کار و کردەوەی دین و ژینمان بەڕێنماییەکانی قورئان بێ. یا ڕەبی خوا لە قورئان باش شارەزامان کەی، یا ڕەبی خوا باشتر لە قورئان شارەزامان کەی، یا ڕەبی خوا باشتر و جوانتر
لە سونە و ڕێبازی پێغەمبەری ئەکرەم صلی الله عليه وسلم وەکو خۆی شارەزامانکەی هەنگاو بە هەنگاو بە شوێنی خۆشەویست و تاجی سەرماندا بڕۆین. پەروەردگارە لێت دەپاڕێمەوە ڕۆژی دوعا قبول بوونە. یا ڕەبی خوایە ئەوەی نەخۆشە شیفای بدەیت. یا ڕەبی خوایە ئامادەبوانی ئەم مزگەوتە بشکۆلە بینەرانی ئەم وتارە هەرکەس نەخۆشی هەیە یا ڕەبی خوایە شیفای نەخۆشیان بدەیت. دەرمانێک عیلاجێک بکەی بە شیفای نەخۆشەکانیان. دڵبەخەمەکانمان هەموو لایەکمان دڵخۆشکەی، گرفتارەکانمان لە گرفتەکانی ئەم دنیا و دنیا ڕزگارکەی، سەرفراز و سەرکەوت و سەربڵندی ئەم دنیا و دنیامانکەی. هەمیشە لەسەر ڕێبازی پێغەمبەری خوابین صلی الله عليه وسلم لەسەری بژین، لەسەری بمرین، لە ڕۆژی قیامەتە بەر شەفاعەتی کەوین، جێگەی هەموو لایەکمان بەهەشتی بەرین بێ. خوا تا مەزروی بەهەشتین و خوا بەهەشتمان پێ ببەخشی. آمین آمین والحمد لله رب العالمين.